أن أفيضوا علينا من الماء أو مما رزقكم الله. أي أهل بهشت تخواتو زي آمان بني أو عندما آوي قرم خوارد همو معي دمان پارچە بوو. خوا لەوە پەشیمانی تر هەیە، لەوە نەگبەتی و داماوی تر هەیە کاتێکە لە ڕۆژی قیامەتە. ئەمە هەمووی ئاەتی قورئانە. خوای گەورە دەفەرمێت ئەهلی دۆزەخ، ئەهلی ئاگر بانگی ئەهلی بەهەشت ئەکەن، بەدبەختەکان بانگی بەختەوەرەکان دەکەن، دوژمنانی خوا بانگی خۆشەویستانی خوا دەکەن، دەڵێن أن أفيضوا علينا من الماء أو مما رزقكم الله. أي أهل بهشت تخواتو زي آمان بني أو عندما آوي قرم خوارد همو معي دمان پارچە بوو. خواهي قرد فرمي وسقوا ماء حميما فقطع أمعاءهم. أم آياتي قرآن آوي قرمي عند الخوار أدري أو قرمة كاتك دي خون وحميمة لكل شوتو ونقرمة همو الريخ والله كان پارچە دكا. تو خواتو زي آوي سارد من بني يا توزي خواردن من بري إيما الكي موزوخا وجهنمي إيما لناو آقري قرم وآوي قرم داين. أهلي دوزخ لدنيا دا كاللوتيان برز وحسابيان بو نيوجو عبادة خواه پرستينا أكرد، حسابيان بو فرماني خواه بيغمري خواه صلى الله عليه وسلم پشيمانا بس عزا روشت داواي ئاوەکەن ئاو تۆزێ ئاوی سازگار و سارد بخۆنەوە. بەڵام وەڵامیان ئەوەیە کە بە هیچ جۆرێک قومی ئاو نادرێ بەوە، یەک پارویە ناریان پێ نادرێت، چونکە لە دنیادا ئەوان حسابیان بۆ فەرمانی خۆ پێغەمبەری خوانەکە صلی الله عليه وسلم ئەو پەشیمانی گەورەیە. جا پێش ئەوەی ئەو ڕۆژە بەسەرمانە بێ داوای قومی ئاو بکەین با بە خۆماندا بچینەوە، چونکە خوای گەورە دەفەرمێ وحیل بینهم وبین ما یشتهون. ئەوەی کە ئەوان حەزیان لێ بێ ئەهلی جەهەنەم و ئەهلی دۆزەخ خوای گەورە بێبەشیان نەکات، حەزیان لە هەرچی بێ نایان دەنێ. ئەهلی بەهەشتیش ولكم فيها ما تشتهي أنفسكم، حەستان لە چیە لە بەهەشتا بۆ خۆتان بیخۆن و داوا بکەن. ولكم فيها ما تدعون، داوا بکەن. ئەهلی دۆزەخیش حەزیان لە چی بێ پێیان نادرێ. سەیری ئەم دوو شتەکە پێچەوانەی یەک. جا پێت خۆشە کامیانت پێ خۆشە، بۆ خۆت هەڵی بژێرە.